لە ناوچەی تەدامونی سەر بە دیمەشق ئێسک و پرووسکێکی زۆری مرۆڤ دەدۆزرێنەوە. ئەوەش دوایەوەی دانیشتوان و گروپەکانی مافەکانی مرۆڤ باسییان لەوە کرد کە لە ماوەی دەسەڵاتی بەشار ئەسەددا بۆ ماوەی چەندین ساڵ خەڵکێکی زۆر لەو ناوچەیەدا کوژراون. ئەو کوشتاریە لە ساڵی 2013دا ڕوویدا، بەڵام ئەو جۆرە کوشتنانە تاوەکو ئەم دوایانەش بەردەوام بوون. دەشڵێن بەردەوام هێزەکانی ئاسایشی سووریایان بینیوە و پیاوەکان دەهێنن بۆ ئەو ناوچەیە. دواتر گوێیان لە دەنگی تەقە دەبێت و بۆنی گۆشتی سوتاوی مرۆڤ دەکەن. ڕۆیترز ئێسکەکانی دۆزیوەتەوە لە ناو خۆڵ و خاشاکدا و منداڵەکانیشی بینیوە یاریان بە ئێسکەکان کردووە. دانیشتوانی ناوچەکە گوتیان لە ماوەی دەسەڵاتەکەی ئەسەددا لە ترسدا نەیانتوانیوە قسە بکەن. کاتێک ڕەخنەگرتن لە دەسەڵات بە توندی سزا دەدرا، هەندێکیان هێشتا دوودڵ بوون قسە بکەن و تەنها ناوی یەکەمی خۆیان ئاشکرا دەکرد. بەڵام ئێستا دوای ڕوخانی ڕژێمەکەی ئەسەد، دانیشتوان و چالاکەوانانی مافەکان هیوادارن تەوقیعی ناوچەکە بدرێت و ئەوانەی بەرپرس بوون لەو کوشتاریە سزا بدرێن.